خەون و ئاواتی گەورە کوردستان دەکاتەوە نیشتمانی هەمووان لە پەڕاوێزی حەماسەتی بێهاوتای شەقامەکانی هەرێمی کوردستان. گەرچی دەمێک ساڵ بوو هەندێک دیاردەی ناحەز و دزێوی وەکو قاچاقی نەوت، گەندەڵی بێمنەتی هەندێک لە بەرپرسان تاڵانی داهاتە سنووریەکان، سپیکردنەوەی دۆلار و هەروەها هەندێک سیاسەتی چەوت و ناحەزی وەک لێدانی یەکدی و ڕێککەوتنی ژێربەژێرە و بە تایبەتی ملکەچی لە بەرامبەر نەیاران پرسی خەون و ڕۆیای گەورەی لەم هەرێمە نزیک لە خنکان و ئاوابوون و ناشتن کردبووەوە و بەواتایە گەرچی دەمێک بوو ئیتر هەست دەکرا چونکە هەرێمی کوردستان خەونی گەورە و پیرۆزی لێ نەماوە، ئیتر دڵسۆزی بۆ کوردستان ڕووی لە ئاوابوونە. شۆخ و خۆشەویستی نیشتمان ڕووی لە مردنە، دڵساردی و بێزاری و خەمساردی ڕووی لە پەرەسەندنە و دوور نییە ئەم کیانە کە بەرهەمی نزیکەی 100 ساڵ خەبات و قوربانیدانا ڕوو لە ترازان و ئاوابوون بکاتەوە. بەڵام ئەوە تا شەقامەکانی هەولێر و سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەورامان و بارزان و سۆران و زاخۆ و دهۆک هاوار دەکەن هێشتا خەونی گەورە و پیرۆزی کورد نەک تەنیا زیندووە، بەڵکو لە هەنە و دڵی تاک بەتاکی هەموو کوردێکدا ڕەگ و ڕیشەی داناوە. بۆیە ئەگەر بێت و هەندێک جاریش بێدەنگی پێوە ببیندرێت، بەس قەت ئاوابوون بەخۆیەوە نابینێت. لە ئێستا کە خەون و ئاواتی گەورە و پیرۆزی کورد واتای یەک ڕێزی و یەکدەنگی و بڕوا بە یەک چارەنووسی سەرجەم کوردان بە ناوەندێتی باشوور ژیاوەتەوە، لە ئێستادا کە باوەڕ بەخۆبوون ژیاوەتەوە، لە ئێستادا کە باوەڕ بە توانایی کورد لە دیاریکردنی چارەنووسی خۆیدا ژیاوەتەوە و لە ئێستادا کە باوەڕ بەوەی کە دەکرێت کوردستان جارێکی دیکە بە نیشتمانی هەموو کوردان بکرێتەوە گەشاوەتەوە و گرنگتر لە هەمووی، لە ئێستادا کە ئیتر شەقامی کوردان دەتوانێت چارەنووسی خۆی دیاری بکات. ڕۆی لە گەشانەوە و پەرەسەندنە، پرسیاری ئەوەی دەبێت چی بکرێت، ئاوەها خەون و ئاواتی دیکەی کوردواتە یەکسانی عەداڵەتی کۆمەڵایەتی، چاکسازی و لابردنی تاڵان و گەندەڵی لە پێناو بە نیشتمانیکردنی کوردستان بۆ هەمووان بێتە دی. دیارە مانەوەی ڕاستەقینەی هەر نەتەوەیەک لە دنیادا پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی بە خەون و ئاواتی بەرز و گەورە هەیە. پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانەوەی ئاوات و خەونی بەرز و پیرۆزی سەرجەم خەڵکەوە هەیە و تا ئەو سەردەمەی باز لە خەون و ئاوات هەبێت، تا ئەو سەردەمەی ژیاننەوەی ئاوات و خەونی خەڵک لە ئارادا هەبێت، بە دڵنیاییەوە هیوا بەبوون و چاکسازی و مانەوە هەیە. و لەم ڕۆوە ئەساسەن ئەو خەون و ئاواتە کە نیشتمان و خاک خۆشەویستتر دەکات و مانەوەی دەسەڵات دابین و گەرانتی دەکات، هەر لەم بارەوە ئەو خەون و ئاواتی پیرۆز و گەورەی کورد بوو کە وای کرد کورد و نیشتمانەکەی لە هەموو نەیارە دڵڕەقەکان بپارێزێت. ئەوە ئاوات و خەونی پیرۆز بوو نەتەوەی کوردی هاندا بیر لە دامەزراندنی دەسەڵاتی کوردی بکاتەوە، بیر لە پاراستنی خاک و نیشتمان بکاتەوە و هەروەها ئەوە ژیانەوەی ئەو خەون و ئاواتە پیرۆز و کەم هاڵتایە بوو نەتەوەی کوردی هاندا بیر لە دامەزراندنی دەسەڵاتی کوردی بکاتەوە، بیر لە پاراستنی خاک و نیشتمان بکاتەوە و هەروەها ئەوە ژیانەوەی ئەو خەون و ئاواتە پیرۆز و کەم هاڵتایە بوو کە خەڵکی کوردی هاندا گرنگترین ئان و ساتی خۆیدا بەهانەی ڕۆژ ئاواوە بچێت. چارەنووسی ڕۆژ ئاوا بە چارەنووسی خۆیەوە گرێ بدا و شەقامەکانی شارەکانی هەرێم بە حیکایەتی پیرۆزی یەک نەتەوە یەک چارەنووس ئاوەها یەکڕێز و یەکدەنگ بڕازێنێتەوە. کەواتە لەم ماوەیەدا ئەوەی کەوا هیوای بۆ خەڵک هێشتەوە، ئەوەی کەوا سۆز و خۆشەویستی بۆ خەڵک لە ئاستی ئەم کیانە و خاکە هێشتەوە، خەونی گەورە و پیرۆز و لە ئێستادا گەورەترین ئەرکە لەسەر شانی ڕووناکبیران و سیاسەتمەداران کە ئەم خەون و ئاواتە پیرۆزە بەهێز بکەن و لە پێناو بەهێزکردنی لە هیچ شتێک سڵ نەکەنەوە. کۆی ئەم چیرۆکە بە ئێمە دەڵێت ئەوە بوونی خەون و ئاواتی گەورە و پیرۆزە دەتوانێت ئێمە یەکڕیز و یەکدەنگ بکات و شەقامەکانی نیشتمان بە ئامادەبوونمان بڕازێنێتەوە و بە دڵنیاییەوە تەنیا و تەنیا یەکڕێزی و یەکدەنگی کورد دەتوانێت ئێمەی کورد و نیشتمانەکەمان لەم دۆخە پڕ لە مەترسیی ناوچەکە ڕزگار بکات و بیپارێزێت و لەم نێوەندەدا ئیتر ئەرکە لەسەر ڕووناکبیران، میدیاکاران و بەتایبەت لەسەر بەرپرسانی ڕاستەقینەی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرۆژەیە جەخت بکەنەوە کە دەبێت هەوڵی سەرەکی لە پێناو بەنەتەوەکردن و بە کۆمەڵگاکردنی کوردستان بێت، وەک ئەوەی ئەم ڕۆژانە وا شەقامەکانی هەرێمی کوردستانی ڕازاندۆتەوە. دەبێت ئەم وڵاتە وەک نیشتمانی هەمووانی لێ بکرێت، هەوڵ بدرێت هەمووان سۆزیان بۆ نیشتمانەکەیان هەمیشەیی و بەردەوام بێت، هەوڵ بدرێت کوردستان ئامێز و سامان و ئازاری بۆ هەمووان بێت، هەوڵ بدرێت ژیانی سەربەرزانە و پڕ لە کەرامەتی ئینسانی لەم نیشتمانەدا بۆ هەمووان دابین بکرێت. لەم کاتەدا دەبێت هەوڵ بدرێت کوردستان و سامانی کوردستان بۆ سەرجەم کوردستانیان بە هەر ئاین و ئاینزە و قەومێکدا بێت، پاراستن و ڕێزگرتن و ئیدارەدانی ئەرکی سەرجەم دانیشتوانی سەرجەم کوردستان بێت.
لەم کوردستانەدا دەبێت هەمووان دەرک بە ڕەنج و شادمانی سەرجەم دانیشتوانی بکەن، ڕەنجیان بە ڕەنجی خۆیان و کەیفخۆشیان بە کەیفخۆشی خۆیان بزانن. هەوڵ بدرێت سەرجەمی دانیشتوانی ئەم نیشتمانە بە شێوازێک لە دیاریکردنی شێوەی حکومڕانی خۆیان بەشدار و بەرپرسیار بزانن و لە پێناو پاراستنی دەستکەوتەکانی هیچ دانیشتوویەکی ئەم نیشتمانە بیر لە کەمترین بێدەنگی و کەمتەرخەمی نەکاتەوە. ئەوە تا ئەمجارا شەقامی کوردی لەو پەڕی جوانی و وریایی دیاری کرد. چی دەیەوێت و چی لای پیرۆزە و چۆن دەتوانێت بیر لە یەکڕێزی لە پێناومانەوە و پاراستنی خۆی بکاتەوە لەمڕۆوە ئەرکە لە سەرشانی ڕووناکبیران و میدیاکاران و بەتایبەتی بەرپرسان لەسەر بەهێزکردنی ئەم ویستە پیرۆزە. واتە یەکدەنگی و یەکڕێزی لە پێناومانەوە و پاراستنی کەرامەتی ئینسانی کورد. هەوڵ بدات بەردەوام لەسەری بنووسێت، لەسەری بوەستێت، پوختەی بکات و لە هەستەوە بیگوازێتەوە بۆ ئاوەز و بە واتایەک ئاوەزمەندانە تری بکات.